سلام علیکم تابعانی بەڕێز ئێوە ڕیکۆردێکی نوێ و بابەتێکی نوێ دەربارەی هاوڵکاری پرس لە ڕێزمانی کوردی پۆلی نوێ بنەڕەتی هاوڵکاری پرس تەمەشاکە ئەمە هاوڵ ناومان هەیە هاوڵکاریشمان هەیە هاوڵ ناو وشەیەکە هاوڵی ناوە برادری ناو وەسفی ناو دەکات هاوڵکار وشەیەکە هاوڵی کارە برادری کارە لەگەڵ کاردا بەکاردێ وەسفی کار دەکاتن جیاوازەکان ئەوەیە ئێستا کەنەمە هاوڵکاری پرسمان هەیە بزانین هاوڵکاری پرس چییە هاوڵکاری پرس دەڵێن پێیەکە لە شێوەی پرسدا وەسفی کارێک دەکات و سنوورێک بۆ ڕووداین دادەنێت و دەبێتە تەواوکەری کارەکە دەبێتە تەواوکەری چی دەبێتە تەواوکەری کارەکە یانی چ یعنی وشەیەکە وەسفی کارد لە بۆ دەکاتن باشە لە بۆ دیارەکە ئایا کارەکە چۆن ڕوویدایە خو چەند ڕوویدایە ئەوە یەک هەروەها یەک ئەرکیشی هەیە ئەرکەکە بریتە لە چ ئەرکێک بریتە لە تەواوکەری کار باشە با بزانین ئەو شانێک کە دەبن بە هاوڵکاری پرس چی و چین ئەو شانێک کە دەبن بە هاوڵکاری پرس بریتین لەو شانە لە چەند چۆن چاوە کو ئەوانە ئەو سێ یەک واتیان هەیە ئەوەش واتای هەیە کە بۆش پرسین لە ژمارە بەکاردێت هەروەها کەی کەنگی کەینێ ئەوانەش بۆ پرسین لە کار بەکاردێت لەکوێ لە کیڤە ئەمان واتیان هەیە بۆ پرسین لە شوێن بەکاردێت بزانین جیاوازیان چین ئەو شانە دیسانەوە باس دەکەینەوە ئەو شانە سەرەوە کە دەبن بە هاوڵکاری پرس هەرێکە بۆ مەبەستێکی جیاواز بەکاردێت باشە هەرێکە بۆ واتایەکی جیاواز بەکاردێتن بۆ نمونە چەند بۆچی بەکاردێت چەند لە بڕۆ ئەندازەی ڕوودانی کارەکە دەپرسێت باشە لە بڕۆ ئەندازەی باشە پێ دەڵێ ئایا کارەکە چەند ڕوویدایە بە ڕێژە لە بۆ دیاری دەکات کار ئاگدارەوە بۆ نمونە دەڵێ سۆران دوێنێ چەند پێکەنی باشە ئەو چەندەمان هەیە باشە مامۆستا ئەو چەند دەبتە هاوڵنای پرسیش دەبتە هاوڵکاری پرسیش دەبتە هەردووچیان ئەم کولێک جودا بوومە وەرە سۆران دوێنێ چەند پێکەنی ئایا دەڵێت چەند سۆران یان چەند پێکەنی وەسفی پێکەنی دەکات وەسفی سۆران دەکات مامۆستا وڵای وەسفی پێکەنی دەکات پێکەنی ناوە یان کارە یەکەم سەر مادەم وەسفی کاری کردێت چەند دەبیتە هاوڵکاری پرس بۆچی بەکارەچێ بۆ پرسن لە بڕۆ ئەندازە ڕوودانی کارەکە نمرەشی دیکە دەڵێن منداڵەکە چەند نووست ئایا دەڵێت چەند منداڵ نووست یان منداڵەکە چەند نووستیە یان ئایا دەیەوێت بزانێت نووستنەکە چەند ڕوویدایە باشە چەند نووستووە زۆر کەم کەواتە پرسیار لە کار دەکاتن مادەم پرسیار لە کار دەکات چەند دەبێتە هاوڵکاری پرس ئەو جارە نمونەش کە دەڵێ پەروین لنکتە چەند ڕوونیشت واتە پەروین لە لای تۆ چەند دانیشت تەماشا ئەوە چەندمان هەیە باش ئەو چەندە وەسفی کار ناکە چەند ڕوونیشت چەند دانیشت مادەم ڕوونیشت کارە ئەو چەندە وەسفی کردیە چەند دەبیتە هاوڵکاری پرس هەروەها بۆ پرسین لە بڕۆ ئەندازە بەکاردێت ئەوە تێبینێت تێبینی دووەم هاوڵکارە پرسەکانی چۆن چاوە چۆن کو لە چۆنێتی ڕوودانی کاری ڕستەکە دەپرسێت یانی چ ئەو هاوڵکارە پرسانە پێت دەڵێ کە ئایا چۆن کاری ڕستەکەی ڕوویداوە باشە چۆن ڕوویدایە بۆ نمونەکمانێ دەڵێ قوتابیان چۆن دەڕۆیشتن چۆن دەڕۆیشتن سال لە ڕۆیشتنەکەی دەکات ئایا ڕۆیشتنی قوتابیەکان چۆن بووە کوهایی بووە کو بووە کەواتە ئەو چۆنە پرسیار لە چۆنێتی ڕوودانی کارەکە دەکات دەبێتە هاوڵکاری پرس نمونەشی دیکە دەڵێ ئەف کوڕە چاوا دەنەویسێت ئەف کوڕە چاوا دەنەویسێت ئەم کوڕە چۆن دەنووسێت چاوا دەنەویسێت چۆن دەنووسێت وەسفی کار دەکات مادەم وەسفی کار دەکاتن چاوا دەبیتە هاوڵکاری پرس هەروەها لە چۆنێتی ڕوودانی نوویسینەکە دەپرسێت کەواتە لە چۆنێتی ڕوودانی کار دەپرسێت نمونەشی دیکە کوشی و لێدەنێ کوشی و لێدەنێ وەسفی لێنانەکەی دەکە ئایا بە شێوەیەک شی و لێدەنێ باشە مادەم وەسفی لێنانی شی و دەکاتن لێنانیش کارە کەواتە کو بریتێ لە هاوڵکاری پرس بۆ پرسین لە چۆنێتی ڕوودانی کارەکە تێبینێکی تر هاوڵکارە پرسەکانی کەی کەنگی کەینێ ئەنی تاوانە ئەو شتەی نەزانی کەی کەنگێ کەینێ لۆ چ بەکاردێت بۆ پرسین لە کاتی ڕوودانی کاری ڕستەکە کاتی ڕستەکە
سەبوونە تو دەڵێ کەی هاتی بۆ ماڵمان ئەو کێ چییە ئەو کێیە هاوڵکاری پرسە بۆ پرسین لە کات بەکاردێ باشە کەنگی ئەم دێچینە زۆزانە کەنگی کەنگی بریتە لە چێ بریتە لە هاوڵکاری پرس بۆ پرسین لە کات ڕستەشتیکە کێنی زەنگی یەکەم وانە لێ دەدرێت کەینێ بۆ پرسین لە کات بەکاردێ کەواتە هاوڵکاری پرسە تێبینی چیتر لەکوێ لکیڤە ئەوانش هاوڵکاری پرسن بۆچی بەکاردێ لە شوێن لە شوێنی ڕوودانی ڕستەکە دەپرسێت ینی ڕستەکە کارەکە لەکوێ ئەنجام درایە بۆ نمونە بڵێن هاوینان لەکوێ دەنون دەنون ئەوە کارە ئەو لەکوێیە وەسفی دەنونەکەی دەکات مادەم وەسفی دەنونی دەکات کە کارە لەکوێ دەبیتە هاوڵکاری پرس باشە بۆچی ڕستەک بەکاربینە لەکوێ بۆ پرسین لە شوێنی ڕوودانی کارەکە بەکار هاتووە ئەو جار دەڵێ لەزگی لکیڤە ڕوونیشتی بوو لکیڤە ئەتا لەکوێ دیسان هاوڵکاری پرسە بۆ پرسین لە شوێن بەکاردێ ئەو جار دەڵێ منداڵەکان لەکوێ دانیشتبوون ئێستا لە شوێنی دانیشتنەکەی دەکات لە شوێنی کارەکەی دەکات کەواتە لەکوێ هاوڵکاری پرسە هەروەها بۆ پرسین لە شوێن بەکار دێت تێبینی تا وشە پرسەکانی کەی کەنگی کەینی لەکوێ لکیڤە هەمیشە دەبن بە هاوڵکاری پرس یعنی هەر کاتێک وشەکانی کەی کەنگی کەینی لەکوێ لکیڤە دیت گوتی ئەوە چییە ئەتۆ ڕاست ببێنێتی چاوی خۆت داخەوت بڵێ مامۆستا وەڵامی هاوڵکاری پرس هەڵدەبژێرم و ئەو بریتە لە وەڵامی ڕاست ئەوە لە ئۆ دروستیە کاچ خۆ لەبەر ئەوەی ئەو هاوڵکارە پرسانە ئەوانەیان تەماشایکە ئەوانە حەزەکەی باڕانگەکە لە بۆ بگۆڕم تۆزێک بە وازحی بێتە بەرچاوت ئەوانە چەند چۆن چاوە کۆ ئەو چوارە هەم دەبن بە هاوڵناوی پرس هەم دەبن بە هاوڵکاری پرس یعنی چی مامۆستا یعنی لە ڕستە بە دیار دەکەیت کە ئایا چەند و چۆنەکە یاخود چاوە لەگەڵ کۆکە هاوڵناوی پرسە یانیش هاوڵکاری پرسە ئەگەر وەسفی ناوی کردبوو باسی ناوی کرد هاوڵناوی پرسە و ئەگەر وەسفی ناوی نەکرد یاتا وەسفی کاری کردو لەگەڵ کاردا بەکار هات دەبیتە هاوڵکاری پرس کەواتە ئەگەر لێتان لە من هاتەوە کام لە موشانە هەم دەبێت بە هاوڵکاری پرس هەم دەبێت بە هاوڵناوی پرس کامیان ڕاستە ئەتو یەکێک لەوانە هەڵ دەبشێری تەماشا کەسا لە نمونەی وزاری هەیتمان لە نمونەی وزاری ئەوەتە خاڵی شەشەم دەڵێ یەکێک لە موشانەتوان بێت بە هاوڵکاری پرس و هاوڵناوی پرس ینی هەم دەبتە هاوڵناوی پرس هەم دەبتە هاوڵکاری پرس کامیان دەبتێ دەڵێ مامۆستا چەند دەبیتە هاوڵکاری پرس و دەبیتە هاوڵناوی پرسیش نمونەشی دیکە پرسیارشتە دڵ یەکێک لە موشە پرسانە بۆ هاوڵکاری پرس و هاوڵناوی پرس بەکاردێ کامیان ڕاستە چۆن کەواتە چۆن چەند چاوە کو ئەوانە دەبن بە هاوڵناوی پرس و دەبن بە هاوڵکاری پرسیش لە ڕستە دەتوانی لێکیان جودا بکەینەوە تا ڕیکۆردێکی تر و وانەیەکی تر هەر شاد و سەرفراز بن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.